الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. برزان خوشکان و برایان بینەران و بیسەرانی بەڕێز، ئەم ئەڵقەیەمان ئەڵقەی سێمە لە بابەتی چاو بە خۆدا جێڕانەوە. لەم ئەڵقەیەدا دێنە سەر باسی ئیمان و عەقیدە. ئێمە لە دوای ئەوە کە لە ڕووی تێڕوانین و بووناسیەوە چاو بە خۆماندا دەژێڕینەوە کە باسمان کرد لە ئەڵقەی پێشوودا، ئەمجا گرنگترین شتێک لە ئیسلامدا بریتێ لە ئیمان، گومانی تێدا نیە. ڕەنگە هیچێک بڵێ نا ئیمان لە بووناسیش گرنگترە، دەڵێن بە ئیعتیبارێک بەڵێ، بەڵام بە ئیعتیبارێکی دیکە نەخێر. بەو ئیعتیبارەی کە ئیمان بناغەیە بۆ دینداری موسڵمانەتی، ڕاستە. ئیمان بناغەیە وەکو دوای باس دەکەی، و ئیمان لە پێش هەموو شتێکەوەیە. بەڵام بە ئیعتیبارێکی دیکە لەو ڕۆکە ئیمان دیوارێکە هەڵدەچندرێ لەسەر بناغەی بووناسی و تێڕوانینێکی ڕاست و دروست، لەو ڕۆوە لە ڕووی ڕیزبەندی کاتیەوە تێڕوانین و بووناسی پێش دەکەوێ. پێشێت تۆ دەبێ خوا بناسی سوبحانە وتعالە، خۆت بناسی، بزانی ئەم گەردونە خاوەنی چێیە، بزانی ژیانی دنیا بۆ خراوینە ژیانی دنیاوە، بزانی بەرزەخ و پاشان ڕۆژی دوای و قیامەت چین و چۆنن. هەروەها جگە لەوانەش بزانی خوا سوبحانە وتعالە پێغەمبەرانی بۆچی ناردوون عەلەیهیمو السەڵاتو وەسەلام، بۆچی کتێبەکانی پێدا ناردوون و فریشتەکانی خوڵقاندوون. تا کۆتایی هەموو ئەو باسانە، ئەمانە هەمووی لە بووناسی و تێڕوانیندا باز دەکرێن. دوای ئەوە تۆ بەرچاوت ڕوون دەبێتەوە و دەزانی خوا کێیە سوبحانە وتعالە، ئەمجا ئیمان بەخوا دێنی. و ئەوجار ئیمان دێنی بە فریشتەکانی خوا و بە پێغەمبەرانی خوا عەلەیهیمو السەڵاتو وەسەلام، بە کتێبەکانی خوا و بە دیداری خوا بە ڕۆژی دوایی. هەروەها بە نەخشەدانان و ئەندازەگیری و جێبەجێکردنی خوا و تەقەدەر و قەضای خوا سوبحانە وتعالە، و بە هەموو ئەو شتانەی دیکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خواوە هەواڵی پێداون. کەواتە ئیمان لەسەر بناغی تێڕوانین و بووناسی هەڵدەچندرێ، ئەگەرنا بە تەئکید ئیمان بناغی دینداری و موسڵمانەتیە بە گشتی. ئێمە با بزانین ئیمان چییە. ئیمان لە ڕووی زمانی عەرەبیەوە وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين، ئەمە قسەی کوڕەکانی یعقوبە کە بە بابیان دەڵێن وما أنت بمؤمن لنا. هەموو زانایان دەڵێن بمؤمن لنا ئەی بمصدق لنا، ئەتۆ بە ڕازدانەری ئێمە نابی هەرچەند ئێمە ڕازگۆش بین. کە دەڵێن وەڵای یوسف گورگ خواردوێتی، خۆیان هەر لە ڕێوە دەزانن کە بابیان بڕوایان پێناکە و باوەڕیان پێناکە. وما أنت بمؤمن لنا، تۆ بڕواکەر نی بە ئێمە، بە ڕازدانەری ئێمە نی وەلەو كنا صادقین. کەواتە ئیمان یعنی بە ڕازدانان. بەڵام بە ڕازدانانی چۆن دەگونجێ چەم کوواتای بە ڕازدانان فراوان کەین، هەم عەقڵ بگرێتەوە، هەم دڵ بگرێتەوە، هەم زمان بگرێتەوە، هەم کردەوەکانیش بگرێتەوە. ئەو کاتە ئەلئیمان و التەصدیق، ئیمان بریتێ لە بەڕازدانان، بەڵام بەڕازدانانی بە عەقڵ، بە دڵ، بە زمان، بە کردەوەکان. زانانی ئیسلام لە پێناسەی ئیماندا، وەکو من لە مەوسوعەی ئیمان و عەقیدە ئیسلامیدا و لە ڕوونکردنەوەی عەقیدەی تەحاویدا و لە کتێب و سەرچاوەکانی دیکەمدا باسم کردووە، لەسەر ئەم پێناسەی ڕێککەوتون زۆربەی هەرە زۆری زانایان کە جەماوەری زانایان ناسراون، وەکو مێژوو بە ئەهل السونە یاخود ئەهل السونە وەلجەماعە ناسراوە. ئەمە زاراوەیەکی مێژووییە، بەڵام وەکو واقع لە دنیا واقعدا زۆرینەی مسلمانان لەسەر ئەو ڕایە بوون. دەڵێن الئیمان قول وعمل، قول القلب واللسان وعمل القلب والجوارح. کەواتە ئیمان ئەم چوار پێکاتەیە هەن
دەڵێ ئیمان قسەیە و کردەوەیە، قسەی دڵ و زمان و کردەوەی دڵ و ئەندامەکان. قسەی دڵ مەبەستیان پێ قوبوڵکردنی دڵە یاخود دەرکردن و قوبوڵکردنی بە دڵ و بە عەقڵە، و قسەی زمانیشدان پێداهێنانە. کردەوەی دڵ بریتە لە ملکەچبوونی دڵ و تەسلیمبوونی دڵ و ڕادەستبوونی دڵ و پەسەندکردنی دڵ بۆ ئەوەی کە پێویستە ئیمانی پێبێندرێ، و کردەوەی ئەندامەکانی پێویستە لە جێبەجێکردنی ئەوەی کە ئیمان دەلالەتی لەسەر دەکات. بەو پێبێ مرۆڤ چوار هێزی هەن. هێزێکی هەیە هێزی عەقڵ، کەشتی پێدەزانێ و دەرک دەکات. هێزێکی دیکە هەیە هێزی دڵ، کەشتی پێ قوبوڵ دەکات یا ڕەفز دەکات، پەسەند دەکات یاخود ڕەفز دەکات، ڕەت دەکاتەوە. هێزێکی هەیە کە پێی دەردەبڕێ کە زمانە. هێزێکیشی هەیە کەشتی پێ جێبەجێ دەکات کە ئەندامەکانن. بۆ هەندێک لە زانایان دەڵێن ئیمان پەیوەستە بە هەموو کەینونە و بوونی مرۆڤەوە و بە هەر چوار هێزەکەیەوە. هەم بە عەقڵیەوە، بە عەقڵ و هۆش تۆ دەبێ بزانی ئیمان بەچی دێنی، خوا بناسی و فریشتەکانی خوا و پێغەمبەرانی خوا و کتێبەکانی خوا و ڕۆژی دوای خوا و دیداری خوا و تا کۆتایی، و پاشان دەبێ بە دڵ ئەوەت قوبوڵ بێ و بە زمان دانی پێدا بێنی و بە ئەندامەکانیشت بە پێی ئەوە مامەڵە بکەی. کەواتە زانایان هەندێکیان ئاوایان تعبیر لە ئیمان کرد، دەڵێن الئیمان هو الإيقان بالجنان والإقرار باللسان والعمل بالأركان. ئیمان بریتە لە دڵنیایی بە دڵ، جەنان واتە دڵ و دەروون، دان پێداهێنان بە زمان و کردەوە بە ئەندامەکان. هەڵبەتە ئەوەی دیکەی لەگەڵدا نییە کە بریتە لە زانینی بە عەقڵ، کە ڕەنگە ئەوان الئیقان بالجەنان دڵنیایی بوون بە دڵ مەبەستیان پێ زانینی عەقڵیش بێت. کەواتە ئەوە پێناسەی ئیمانە بە کورتی. شتێکی دیکە پێویستە ئەڵبەتە ئەمە لێرەدا چاو بەخۆدا گێڕانەوەکەمان چییە؟ ئەوەیە کە ئەگەر کەسێک گوتی وەڵام من دەزانم خوا و پێغەمبەری خوا حەقن، قورئان حەقە، ئیسلام حەقە، باشە، بەڵام هیچ پابەندی نەبوو، ئایا ئیمانی هەیە؟ بە تاکید نەخێر، چونکە هەر وەکو ئیبلیس وایە. ئیبلیس وتوێژی لە خزمەت خوادا کردووە و زانوێتی خوا بەدیهێنەریەتی و پەروەردگاریەتی. ئیبلیس لەو سەری هاتوۆتەوە، بەڵام ئایا زانینەکەی ئیبلیس بۆ پەروەردگارەتی خوا و بۆ ئەوە کە خۆی دروستکراوی خوایە کە دەڵێ خەلەقتەنی من ناری و خەلەقتەهو من طین، ئایا ئەم زانیاریەی ئیبلیس بە ئیمان لە قەڵەم دەدرێت؟ بە تاکید نەخێر، چونکەوە تەنیا ئیدراکێکی عەقڵیە، بەڵام نەبووتە قوبوڵکردنێکی دڵ و دەرونی، و پاشان نەبووتە دان پێداهێنانێکی زمان، و دوایی نەش بۆتە کردەوە بە ئەندامەکان. کەواتە لێرەدا دەبێت چاو بە خۆمان دابگێڕینەوە. خەڵکێکی زۆر بە تایبەتی لە نێو ریزی عەلمانیەکاندا بەوە هەڵخەڵەتاون کە وەڵام من دەزانم ئیسلام حەقە و خوا و پێغەمبەر حەقن. دەزانی باشە، بەڵام پێت وا بەوەندە بووی مسڵمان؟ نا، هەتۆ بەس عیلمت هەیە بە پەروەردگارێتی خوا، بەس عیلمت هەیە بە حەقانێتی ئیسلام و ڕاستێتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام ئیمانت نییە. ئەگەر ئەوەی تۆ بە ئیمان لە قەڵم بدرێ، ئیبلیسیش دەبێت بە ئیماندار لە قەڵم بدرێ، و ئالی فیرعەونیش دەبێت، شوێنکەوتوانی فیرعەونیش دەبێت ئیماندار لە قەڵم بدرێن، کە خوای پەروەردگار دەفەرمێ وەجەحەدوو بیها واستەیقەنەتها ئەنفوسهم ظوڵمەن وعولووە. نکوڵیان کرد لە پەیامەکەی موسا و لە موعجیزەکانی موسا، لە حاڵێکدا لێی دڵنیا بوون بە دڵ، بەڵام بۆچی؟ ظوڵمە وعولووە، چاویان لە ستەم و لە خۆبەرزکردنەوە بوو، بۆیە نەچوونە ژێرباری پەیامەکەی موسا عەلەیهی سەڵات وسەلام کە دەیگوت فیرعەون تۆش لەگەڵ ئەو خەڵکە هەمووتان بەندەی خوان، دەیویست هەر پەروەردگار و پەرستراوی خەڵک بێ فیرعەون، بۆیە نەچۆ ژێرباری قبوڵکردنی پەیامەکەی موسا. هەروەکو زۆر لە حوکمڕانانی وڵاتانی مسلمان نشینیش بۆیە ناچنە ژێرباری قبوڵکردنی شەریعەت و بەرنامەی خوا، چونکە شەریعەت و بەرنامەی خوا پێیان دەفەرمێ وەئەمڕهم شوڕا بەینەهم، کاروباریان بە ڕاوێژە،
نەک حکمی میراتی و بنەماڵەیی بۆیە ناقوب ئامادە نییە زلەزەلەکانی قوڕیش بۆچی نەداهاتن بۆ خزمەت محەممەد صلى الله عليه وآله وسلم پەیامەکەی قبولکەن داگود آخر ئێمە دەبێت بە پێی پەیامەکەی محەممەد ئێمە دەبێت لەگەڵ بیلالی حەبەشەی و سوهەیبی ڕۆمی و سلمانی فارسی و ئەو ڕەش و ڕوتانە ئێمە دەبێت پێکەوە بین لە کۆڕێکدا دڵێ هەمووتان وەکو یەک هەمووتان بەندەی خوان چۆن دەبێ ئەوە بۆیە قبوڵیان نەدەکرد کەواتە ئیمان باش بزانین کە ئەو چوار پێکهاتەی هەن و ئیمان 6 پایەشی هەن 6 پایە ئیمان بەخوا سبحانه وتعالى ئیمان بە فریشتەکانی خوا ئەوە دوو ئیمان بە پێغەمبەرانی خوا عليهم الصلاة والسلام و بە ئیمان بە کتێبەکانی خوا ئەوە سێ ئیمان بە پێغەمبەرانی خوا ئەوە چوارێ و ئیمان بە ڕۆژی دوای ئەوە پێنج ئەم پێنج پایە لە قورئاندا باس کراون ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين لسنتدا پایش شەمیشیان خراوەتە گەڵ کە بریتێ لە ئیمان بە قەدەری خوا واتە نەخشەدانان و ئەندازەگیری خوا سبحانه وتعالى ئەمە 6 پایەکانی ئیمانن و پاشان ئیمان بەتەکید کەم دەکا و زیاد دەکا خوای پەروەردگار دەفەرمێ فزادتهم ئیمانا سوورەتێکەدا دەبەزێ ئیمانی بۆ زیادکردن وهم یستەبشرون و دڵخۆشیشن و ئیمان کەم دەکا وەکو لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عليه الصلاة والسلام لا يزني زاني حين يزني وهو مؤمن ولا يسرق سارق حين يسرق وهو مؤمن ولا يشرب الخمر حين يشربها وهو مؤمن کەسێک کە زینا دەکا کە دەزی دەکا کە شەراب دەخوا لە کاتی گوناحکردنەکەیدا بڕوادار نییە واتە ئەو بڕوادارە نییە کە ئیمانەکەی بیجێڕێتەوە لە گوناحی گەورە ئەگەر ئەسڵی ئیمانەکەی هەیە بەڵام ئیمانێکی تێر و تەواوی نییە کە لە گوناحەکان بیجێڕێتەوە کەواتە ئیمان کەم و زیادیش دەکا و ئیمان یەک پلە نییە وەکو هەندێک گوتویانە بەڵکو ئیمان پلە پلەیە ئایا ئیمانی فریشتەکان لەگەڵ ئیمانی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام و ئیمانی خەڵکی دیکە وەکو یەکە بەتەئکید نەخێر هەم لە ئەسڵەکەیدا هەم لە چۆنیەتەکەیدا ئیمان پلە پلەیە و ئەمە شتێکی هەست پێکراوە و پێویستی بە سەلماندن و بەڵگە لەسەر هێنانەوە ناکە ئێمە خوا پشتیوان بێ ئاڵقەیەکی دیکەش هەر بۆ باسی ئیمان تەرخان دەکەین لێرەدا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين